صدقني بربين زمان أما عاشورينا ومالا كردانش هيا زدالوي لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کە ببوونەی ڕۆژی جلی نەتەوەیی هەر نەتەوەیەک جلی تایبەت بە خۆی دەپۆشی ئەوەش پەیامەکە لە بۆ گەیاندنی ئاشتی و لەبین هەموو نەتەوەکان بەبێ جیاوازی ئەمڕۆ جیاوازە ڕۆژانی تر هەر نەتەوەیەک بە جلوبەرگی تایبەتی خۆی هاتووە کوردیە نەتەوەی مەسیحیە نەتەوەی تورکمانە ئەمەش پەیامێکە بۆ گەیاندنی ئاشتی Bugün Milli Kıyafet Günü. Irak Kürdistan bölgesinde yaşayan biz Türkmenler, Kürtler ve Hristiyan kardeşlerimizle birlik ve beraberlik uyum içerisinde temennimiz var. Tekrar Milli Kıyafet Günü kutluyorum. أورو روجي زرقو برقي قومية كرديكي قومية معنا عاشورية وزور أديو جلد أمتنايلو كبيرة بسختين لشتين جلد خومالا جديد آثوري لو آني جلد وإن شاء الله هر شلامة وحبة بيشوخ كلن بغدادة وكبيرة بسيمة طالد أي لقاء جلبي أديو ودلوخ منه بعضی هریستیان سریانی و بعضی ترکمانی و بعضی کردی و عادی بەڵێ ئەمڕۆ ڕۆژێکی گرینگە بۆ پێکەوە ژیانی نەتەوەکان لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ڕۆژی جلی نەتەوەکانە ئەمە بەو بۆنەوە پیرۆزبایی لە هەموو نەتەوەکانی هەرێمی کوردستانەکەین دیار بوو ئەوڕۆ هەموو نەتەوە جیاوازەکان جلی تایبەتی خۆیان لەبەر کرد و لە مؤسسەتەکان لە مؤسسەکان لە ناو دایرەی حکوومیەکان ئەمە شتێکی جوان و باش بوو ئێمە دەستخۆشی لە هەموو لایەنەکەکەین لێرەدا هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر جێگای نەتەوە جۆرا و جیاوازەکان و ئەدیانەکان بۆ و پێکەوە ژیانێکی زۆر بەهێز دروست بووە لێرەدا ئەم بۆنەیە ئەمڕۆژ بە تایبەتی لە هەولێر و بە شێوەی عام لە هەرێمی کوردستان بە بەرز ڕاگیرە ئەمە پێویستی بۆیە کە زیاتر ئەم احتیفالاتانە و بۆنە زیاتر ئیتیمامی پێ بدرێت و سەردانەکەی بەڕێز پاپە فاتیکان سەردانێکی گرنگ بوو بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان کە لە سەردانەکەی پەیامەکەی دیارە کە زیاتر پشتیوانی کردنی لە پێکەوە ژیانی پێکاتەکانە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا ئەمە لە کاتەکە زۆر گرینگە لەبەرەوەی لە ئێستادا عێراق و ناوچەکە پێویستی بە زیاتر پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان هەیە کە بە ئاشتی بژین ئەمە لەم کاتەدا ئەم پەیامانە زۆر گرنگ بوو بۆ ئەم ئەدیانانە لە عێراقدا پێکەوە ژیان لە هەرێم لە حالەتی زۆر باشە بەهێزە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کولتوری هاوڵاتیان نەتەوەکان لە هەرێمدا کە یەکتر زیاتر تەقبول دەکەن کە ئەمە گرینگە لە ئێستادا ئەم سەردانە کراوە پەیامەکەی بەڕێزیشیان لەسەر ئەم ئەساسە بوو کە پشتیوانی بوو بۆ پێکەوە ژیانی ئەدیان و نەتەوەکان لە داهاتوودا کە ئەمە دەبێت ئێمە هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان و لایەنەکان هەمومان نەتەوەکان و نوێنەری پێکاتەکان زیاتر لەسەر ئەو ئەساسیش بکەن بۆ بەهێزکردنی تەعایش و پێکەوە ژیان لە هەرێمدا. یعنی ئەوە هیچ برایەتێت و هەموو بەبێ جیاوازی